ئەوە یەکلا بۆتەوە کە دۆک بۆ پارتی و سلەیمانی بۆ کەس نییە. لەو نێوەندەدا هەولێر ماوەکە پارتی چەند ساڵێکە دەنگی یەکەمە تێدا، ئێستاش دەیەوێت هەروە بمێنێتەوە. سەنگە لە هەڵبژاردنەکانی ڕابردوو پارتی نیوەی دەنگی هەولێری بردووە. ئێستا دەڵێت ئەوەندە خزمەت و چاکەم هەیە لە هەولێر، شەڕ لەسەر نیوەی دەنگی تر دەکەم، لانی کەم نیوەی ئەو دەنگەش بۆ خۆم دەبم. کاندیدەکانی پارتی ئەو شەڕە قورسیان لەسەر هێویدار، یەکێک لەوان تۆفیق شێخانی کاندیدی ژمارە 7 لە پارێزگای هەولێر. تۆفیق شێخانی لە هیچا خراپ بێت، لە هەموو شتێک خراپ بێت، دەڵێن لە عەرەبیەکەی زۆر باشە، شەڕێکی باش لەوێ ماڵکیش دەوەستێنێتن بە عەرەبی ئەگەر شەڕ بکاتن کاک تۆفیق. یانی ئەمڕۆ لە تێستەکەی جەناب دەردەچن. بابزانن چی دەکەی لە عێراق؟ دەبینە پێشمەرگە لە عێراق. پێشمەرگە لێرە بە داکۆکیکردن بە خوێن بەخشین، ئێمە لەوێ بە قودرەت و بە زانایی و بە اعتیمادکردن لەسەر بەرنامەی پارتی دیموکراتی کوردستان لەوێ پێشمەرگە ئاسا هەوڵ دەدەین بۆ جێبەجێکردنی ئەم بەرنامەیە کە پارتەکەمان پارتی دیموکراتی کوردستان دایناوە. کاک سەنگەر گوتی پارتی یەکەمە، ئێمە کاندیدی ئەو پارتی یەکەمەین کە بچین لەوێ لەسەر ئەساسی ئەوەی کە ئێمە یەکەمین لە کوردستان وا کار دەکەین کە یەکەم بین لە عێراق. ئەمانە هەمووی بۆ خەڵک باسکە و خەڵک تێبگەێنە کە چۆن شەڕی مافەکانیانەکەن لە بەڵگە دەنگدەرە بۆ ئێوە گرنگە سینگمان کراوەیە بۆ خەڵک. فەرموو. کاک تۆفیق گەنجێکە کوڕی تەیراوە دەشتە پەرلەمانی عێراق ئەگەر دەرچوێەوە دەنگ پێ بدەن، وەرن نزیک ببن، وەرن خزم. ئەوە یەکلا بۆتەوە هێویدار ملپێچەکە دیارە قەسابی خێر بن فەرقی نییە، قەسابی مریشکە. المهم قەسابە. ئەوە چێ لە ملت کردو بۆ خۆ یەکلا کردوەوە بۆ پارتی؟ بۆچی پارتی؟ بۆچی پارتی؟ ئەوی بابۆیە. بۆچی پارتی؟ بۆچی دوای پارتی کەوتی بۆچی دەنگ بە پارتی؟ باکو نازانم ملپێچی لەمر کردی. سینگم پێوەیە، ناو دڵم هەموو زەرداییە. تاریخ دنیا هەموو دەزانی پارتی چی کردی و چشە چێ بەرامبەری حکوومەتی پارتی خراپی کردووە، پارتی وەزعی بە خەڵکی خراپ کرد، پارتی هەموو شتێکی بۆ ملەتی کردێ، ملەتی شەمووی بەخۆی باش دەزانی پێی ناوی خەرک برێ. ئەوە هەموو دەزانن چێ فرۆشی و چێ هەمووی کەرکک و هەمووی تەسمیل چارێ یەکێتی نیشتیمانی کوردستان هەمووی تەسمیل کرد. هەموو دنیا تاریخ ملەت هەموو دەزانن و خەرک خۆ لە غەشم بێداتن. گەرانتی دەدەی ئەمە کە تۆش خۆت نەفرۆشی لە بەغدا. گرنگتیمان لەو پیاوەی زیاترمان ناوێت. من شتێک ڕاست دەکەمەوە، ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان پێمەوە وان نییە یەکێتی هەمووی فرۆشتی، هەمووی ئەمەش دەزانی بەشێک و تاقمێک لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوانیش حزبێکی شۆڕژێرن و شۆڕشیان کردی بۆ وڵاتە. پێشمەرگەی پارتی نەبا لە کەرکک پردێ لەدا ئەولای سەحێلە ئەو مەتخانە سەحێلە داتەنە هەولێر بەرنامەیان هەبوو لەوە ناهۆلێت. حیزبەکانی تریش دەڵێن ئێمە نەبوونایە کوتاوەی برد. حیزبەکانی تریش چێوە وەڵا هەرەوەنە دیاروەر پارتی دیار بوو ئەو پێت بلێ. پارتی بای ئەوەندە ئیشی کردو ئێوە دەنگی پێ بدەن زیاتریش چی کردووە مەسەلەن؟ لە ئەساسیانەوە ئەمە احترام ناکەن. ئەو دادە و 120 سەتی ئەوەی پارتی کردی چێکرایە. وەڵا هەموو دەنگ بە کاک تۆفیق نەدەین، کاک تۆفیق کوڕی ئەو تەیراوەیە، کوڕی ئەو هەولێرەیە، پارتیشی ڕاستی شەو ئینشاڵڵا سەرکەوتوش دەبی. پارتی ناڕاست هەیە؟ حەقی ڕاستە شارێکمان کرد لە کاک تۆفیق هیچ جوابمان وەرنەگرتووە. نەخۆم نافرۆشم خۆ دەفرۆشی گەرانتیدا و پیاوە. من یەکەم جار کوڕی حاجی محەممەدم کە بە حیاتی وەکو خێزان خۆی نەفرۆشتووە،
دواتر ئەندامی پارتیم هیچ کادیرێکی پارتی خۆی نەفرۆشتووە بۆ هیچ شوێنێک تۆ بڕۆ هەر شارێکی تری عێراقی قابلی مقارنەکردن نییە بەغدا دەڵێ شاری مردووە بڕۆ هەر شارێکی تر گوتم کاکە تۆ چییە لە بەسرا لە کووت لە عمارە لە کەربەلا لە نەزە خۆی ڕاب لەو شوێنانە نەبووە ئایا ئێوە چوون دەبڕۆن مقارنەیەک لە بینی شاری هەولێر و شارەکانی تری کوردستان لەگەڵ ئەوێ بکەن ئەو میزانی بگومان من باسی دۆکۆ هەولێر و سلێمانی ناکەم پارتی خراپەیەکی نەبووە و هەمووی وەسفی پارتیەکە هەبی ڕخنە دێنین بەس ڕخنەی نییە ئێستا ئەمە لە هەولێرێ سبوکچیمانەیە لە بن قەراتێ ڕۆژە $100 هەیە سبوکچیمانە ئیشی دیگە پارتیەکەی چەندیە کە تازیرەکەشمان کاکە لە سای سەری یەکەم خوا دووەم پارتی کاک تۆفیق ئێوەم پارێتان لەکوێ بوو ئاوا خزمەتی هەولێری پێەکەن ئەم پارەیە لە بەشی ئەو میزانێکە لە 2014 بخوا سەبەب کار بگری کە بڕیان لە کێ بڕی کێ پارتی خوا سەبەب نەخێر دیارە لەسەر شاشەی تیڤەکان شێخ زەفەر بە خۆی هاتە سەرەوە گوتی عادل مراد و فلان چوینە بەغدا تکایان کردووە کە ئەو میزانیە ببڕێ بۆی پارتی جارێکتر نەتوانی کاکە باوبرای قسە بکە بەڵکە ڕەخنەی هەیە والله نەفەرێک لە سلێمانی هات لێرە هەر گوتی بم بە مەتار گوتی والله زۆر گوناح خەڵک قسەی بۆ حکومەتەی برێتن وامزانی ڕەخنە دەگری ڕەحمە لە دین پێم خۆش بۆ ڕەخنە بگری گوتی زۆر عیبە قسەی بۆ حکومەتەی برین گوتی چکە هیچ ئەوەک نییە هیچ کەم و کوڕێک نییە بۆچی نیوەی خەڵکی هەولێر هێشتا ئامادەنیە دەنگ بێەوە وای جاسەوە نمونەیەکە لە خەڵکی شاری هەولێرەمان حەسی ڕۆبی بەحسێ پێشمەرگەت کردن آخر پێشمەرگە هەگە نەبیت کوردستان نییە ئەگە پارتیش نەبیت مالیش کراوە بەڵێ مال کراوە ئەزانین شوێنە کاک تەوفیق کە کوردستان خەڵکی کوردستان پارتی کە هەموو پۆزی بە پێشمەرگە لێ دەدەن کەچی ئاوازیان خراپە ئێودا قسێکی جوانی کرەوە برادرە ئەڵێ حەشتی شعبی دوێنە پەیدا بوون هەموو شتێکیان بۆ کراوە. ئێمە دەچین لەوێ شەڕی ناو دەستور دەکەین لە ناو دەستوری عێراق مافەکانی پێشمەرگە چەندە ئێمە دەتوانین شەڕ لەسەر ئەو مافانە بکەین من وەکو کاندیدێکی پارتی هیچ شتێک لە سەروی قودرەتی خۆمی شخصی لە سەروی قودرەتی حیزبەکەم ناڵێم تاکیشمەش بەس لۆ پارتیە لۆ کەسی دیریە دنیاتان دەکەینەوە پارتی هەر یەکەم دەبی بەخۆی هەر یەکەم دەبی بەخۆی هەر یەکەم دەبی پارتی کابراکی ڕاستگویە حکوومەتی هەرێم دەکەی ئەمە باس دەچین نە کەرکوچی فرۆشتیە نە خیانەتی لە کوردی کردیە چێ خیانەتی کردووە کێ خیانەتی دیارە هەر دەڵێن خیانەت خیانەت یەکێتی کردیتی وەڵڵا یەکێتی لاهۆر کردیتی بافێت کردیتی نازانم چێ کردیتی هەموو دنیا دەزانە هەموو دەزانم بەس پارتی ڕاست بوو بەس پارتی من گەرمم من پارتی مە جەنابی سەرۆک بارزانی بخۆش دەوێ بەس ئەو ڕاستە لەناو کوردست بڕێ لۆ ڕاستە کابراکی مخلوسە ئەو هەیە ڕاست دەوێت ئەڵێ نەوە ترسن لە هەولێر و دۆر پارتی ئەوەی ترسان دوێتی پرسیارت لێ بکەم ئەڵێ ئەگەر ئێوە خزمەت گوزاریتان هەیە و جادەتان بۆ کراوە بەس ناوێرن قسە بکەن ناوێرن ڕەخنە ئەوە چەند کاکە ڕەخنە بگرە ڕەخنا هەندێک هێرش ئەڵێن کاگا تۆ قسە بکە یەکسەر ملت دەگرێن و کەس نازان خۆ حیزبە سەدام نییە دێوار خەلکی کە نامە بە کوردی بۆ یەک ئەنێرین یەکتری هەردەم بەخوا دەسپێرین ئەگەر برسیز بین هەر دەرێت تێرین چونکە لە مەیدان هەر وەکوشێ باشن سەحەتان سلام علیکم چۆنن کاک تۆفیق کە لە تەیراوە بوو لە مناڵی وام بیستووە کەرەفس و ڕەشاد و شبیت و تۆریشی فرۆشتووە ڕاستە لەکوێ بزە لێرەوە ئەمە دوکانی یەکەم دوکانی دووەم ئەمە ئیمە بوو لێرە من تەڕەم دەفرۆشت ئەوە دوکانی مام ئەمین شێخە بوو ئەوەش مام هادی قەسابوان لەوێن دەرێ من لێرە دوسێ ساڵێک لێرە کارم کردووە لەم دوکانە هەم قوتابی بووم هەم لێرە دەڵێن کاکە تەرەفرۆشی دەبێتە پەرلەمانتار چۆن دەبێتن ینی بۆ تەرەفرۆش چینێکی زۆر بەڕێز و محتەرەمی ئەم میلەتە من شانازی دەکەم بۆی لێ بزانی لە سیاست تێ دەگەیت من دەرچووی کۆلیژی شەریعەم لە زانکۆی بەغدا
لە نۆتیەکەوە مامۆستای زمانی عەربی و ئاینم تا گەیشتومەتە سەرپەرشتیاری کارجێڕی لە بوار و پەروەردە لەوێ لە فەهمی شیعەتێ دەگەی چۆن قسە بکەی لەگەڵیان ڕاستە من بۆ معلوماتی جەنابەت ماذا ستفعل في بغداد يا أخي ما دام باو شريعة وهذا السؤال الأهم. نعم بالتأكيد سوف نحاول كمرشحي الحزب الديمقراطي الكردستاني وعندما نصبح أعضاء للبرلمان هنالك في مجلس النواب العراقي سنحاول بكل جهدنا أن نكون جنود أوفياء لخدمة هذا الشعب شعب إقليم كردستان ونحاول أن نطبق ما في الدستور من حقوق إقليم كردستان. إذا ما طبق هذا الدستور بجميع بنوده فبالتأكيد أو جوازي لبينا أو تيسبو دەچی دەنگ دەدەی من بۆ کەسەی دەنگ دەدەم ئەوەی خزمەتی کردووە ناخێن ئەوەی دوژمن ڕچی لێ دەبتەوە چی دوژمن ڕچی لێ بتۆم والله دژمن ڕقی لە هەمومانە ناوەڵا ڕقی لە هەموو حیزبەکان وڵی برام دوژمن بەزشی لە مەسعود بارزانانی دەبتەوە لە باندێش سەڵ دەدەمە ئەندامانی پارتی ڕەشانیە برا قای ناکە ئەندامانی پارتی لۆ سونەکان یەک مشکلیان هەبوو هەموو هاتنە دەرێ لۆیان چارەسەری کرا لۆ کێشەی کەرکووک چارەسەری نەکرەوە لە 2003 هەتە ئێستا لەبەر چێ لەبەر یەکتیکردنینە بەس لە بۆ سەوتە لە بۆ خیانەتە لە بۆ ناوەخۆی قەدر لە خۆکردنە دام پەرلەمانی پارتی دیتە لە شاشەکانی تیڤ هێرش بکاتە سەهرێمی کوردستان و وەکو خۆفرۆشێک بە دیارکەوێت نەیبینیە بەڵام ئەندامی پەرلەمانی لایەنی تر ئەوەندەی هێرش دەکەنە سەر پارتی و حکوومەتی هەرێم و کوردستان عەرەبێک نایکە ئێوە خەڵکی هەولێر لە پارتیا ترسە ناوێنن ڕەخنە بگرن ئەگەر ڕەخنە بگرن ملیەوە دەگرن و دەخان حزبێکی سلمیە هەموو کەسێک خۆشی دەوێت لێ ئەترسن لێ بۆ لێ دەترسێت هیچ ترسێک نییە یەک دقە باش جوابی کاکەدەمەوە پارتی یەک دقە با لە نەچەوەم لە بکرێت پارتی خۆشەویستی خۆی لە ناو هەولێر هەیە بە خودای مارێ مەلا مستەفا ئیشی غەرت ناکەن ئەو جەلۆغ خەرکێک دەکات بە نایوان ئەوە ئەمن حەقم نییە بەس خیانەتێ ناکەن بە خوددا باش دەزانن ئێمە تەنها لە وەختی سەرکەوتن دەستمان بڵند نەکردیە لە وەختی شکستەوە هەمووتان دەزانن حزبەکان چۆن یەک بەیەک لە حکوومەت کشانەوە تەنها پارتی ماوە بەتەنیا هەر لایەنگریەکە کاندیدێ دێ بە ناوی حزبەکەیەوە یعنی هەمووی هێر شکاتە سەرێک قەی ناکە ئەی بۆ بەکو برایانە قسە ناکەن باشە باین چۆن لە ڕوتان دێ لە پەرلەمان دەستخانەدا بڵێ ئەمە یەکەگری تازە لە وەڵامی برادێک کوتی یەکێتی خیانەتی گرتم نەخێر خیانەتی وەڵام دەرێ خیانەت نەکرا کەرکووک تیدا خیانەتە گەدار آخر ئەتا خیانەتە خیانەتە كركوك تيرات مو خيانة الله أكبر الله أكبر عزارتار الله لا والله برا وجبتو هاولاتيا رجعتي مجاب داتو وتايمان با أخيم جاري اشتا برلمان تعريف أو دلي تواوي نو قولا مميز إيفيدان گەیشتمان بەرنامەی ئەمڕۆی چی دەکەن لەگەڵ تۆفیق شێخانی کاندیدی ژمارە حەوت لە حەفت کۆتایمەوە بەرنامەکەینا هەتا بەرنامەکی تر من و سەنگەر لەگەڵتان دەبێت خواتان لەگەڵ